هەموو ساڵێک لە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە سەرانسەری جیهاندا بەرز دەکرێتەوە. ئەم ڕۆژە بۆ پشتگیری یەکسانی نێوان ژن و پیا و بەهێزکردنی ژن لە بوارە ئابووری و سیاسیەکاندا و دژایەتی هەموو جۆرە توندوتیژی و جیاوازی لە دژی ژنان و پیشاندانی ڕۆڵی گرنگی ژنان لە بنیەتنانی کۆمەلگا و ئاشتی. ژنانی کورد بە تایبەتی لە کەرکووک لە بوارەکانی خوێندن، تەندروستی، یاسا، میدیا، سیاسی و ئابووری دەستکەوتی زۆریان بەدەستێناوە، بەڵام هێشتا هەندێک کێشە هەن چارەسەر نەکراون. بۆ 8 مارسی ئەم ساڵ جگەل لە پیرۆزباییەکی سەرتاسەری بۆ هەموو ژنانی جیهان و ژنانی کوردستان و ژنانی کەرکووک بە تایبەتی جارێکی کە ئێمە لێرەوە ڕەنگە 8 مارسی ئەم ساڵمان جیاواز بێت لە 8 مارسی ساڵانی پێشووتر بە حکمی ئەوەی بمانەوێ بە بەرچاو هەمووانەوە دیارە کە لەم بارودۆخەی ئێستایە کە بارودۆخی ڕۆژئاوا لە ئارایە ئەمە جارێکی کە وای کردەوە هەمومان لەو ڕۆژەوەی کە ئەو کارەساتە یان ئەو ڕووداوەی ڕۆژئاوا هاتە ئاراوە ئەتوانین بڵین هەمومان بە دروشمی ژن ژیان ئازادی، ژن ژیان خەبات، بە دروشمێکی ژنانە لەسەر جادە بووینە بۆ داکۆکیکردن لە مافەکانی ژنانی ڕۆژئاوا. دیارە ئەتوانین بڵین بە هیواین 8 مارسی ئەم ساڵ ببێتە سەقامگیری بۆ هەموو ژنان. پیرۆزبایی 8 مارس لە سەرجەم ژنانەکەم بە تایبەتی ژنانی کەرکووک کە ڕۆڵێکی بەرچاویان بینیوە، هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵێک بۆ ژنان کە لە سەرجەم بوارەکانیان ناگەشە بە سەرجەم بوارەکان بدەن و بتوانن سەرکەوتنی باشتر بەدەست بێنن. دیارەکە ژنانی کەرکووک هەمیشە ژنانێکی سەرکەوتون و هەمیشە جێدەستیان دیار بووە لە سەرجەم کار و چالاکی و سەرجەم بۆنەکانە. هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵێکی باش بۆیان و ببێتە هۆی کۆتایی هێنانی سەرجەم ئەو توندوتیژی و سەرجەم ئەو کێشانەی کە ڕۆبەڕووی ژنان ئەبێتەوە بە تایبەتی ژنانی کەرکووک. پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم ژنانی جیهان ئەەکەم بە تایبەتی ژنانی کەرکووک. ئێمە لە 8 مارسا ئێمە تەنها لە 8 مارسا یادی ژنان ناکەینەوە، ئێمە هەموو ڕۆژێکمان 8 مارسە و هەوڵ ئەدەین بۆ ئەوەی ژنان سەر بخەین و هەمیشە مافەکانی ژنان نەخورێت و مافی ژنان بەدەست بهێنین. بۆ ئەم بابەتە با گرنگمانزانی چالاکیەکانی ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان ناوەندی کەرکووک بخەینە ڕوو کە چالاکیەکانیان چڕ کردوتەوە لە خزمەت و هاوکاری ژنان و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکانیان. ئەگەر ئێمە باسێک لە ڕێکخراوی یەکێتی ژنان بکەین، ڕێکخراوی یەکێتی ژنان ڕێکخراوێکی جەماوەری سەربەخۆ بووە، ڕێکخراوێکە ئەتوانم بڵێم دایکی هەموو ڕێکخراوەکانە، ڕێکخراوێکی هەروە ئاسان نییە، ڕێکخراوێکە لەسەر دەستی بەڕێز مامجەلال ڕۆحی شاد و ڕۆحی ڕەوان بێت، دامەزراوە لە شاخ بە دامەزرێنەری ڕێکخراوەکە خات و هێرۆخان و کافێخان بووە، کافێ سڵێمان بووە. دیارە ئەم ڕێکخراوە ئەتوانم بڵێم گەورەترین یان پتەوترین ڕێکخراوە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقشە. دیارە ئێمە ئەتوانین بڵێن ڕێکخراوی یەکێتی ژنان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە کەرکووکە بە هەمان شێوە بە هەمان گڕوتینی شاخ و دوای ڕاپەڕینەوە هاتوۆتە شاری کەرکووک بەردەوام خەباتی خۆی کردو، خەباتی یەکێتی ژنان خەباتێکی جۆرا و جۆر بووە. بەڵام ئێمە ئەگەر بینەوە سەر مەسەلەی کەرکووک چکە سەر بە عێراقا زیاتر ئێمە لەگەڵ یاساکانی عێراقا هەڵسو کەوتەکەین، ئەتوانین بڵێن خەباتی یەکێتی ژنان یان خەباتی ژنان لە شاری کەرکووکە لە هەموو شارەکانی تر جیاوازترە، لە هەموو شارەکانی کە سەختترە بمانەوە نەمانەوە. بەوە نابێ ئێمە بۆ خۆمان ئێستا لێرە ئەویش بە هاوکاری مەکتەبی سیاسی و یەکێتیەکەمانە کە ئێمە ئێستا ئەتوانین لە شاری کەرکووکە لە ئۆفیسێکی ئاوها لە ماڵێکی ئاوها سەربەخۆی خۆمان بەدەستێنا و توانیمانە ئیشی جۆرا و جۆر بۆ ژنان جێبەجێ بکەین. ئەتوانم بڵێم یەکێتی ژنان تەنها ئیشی ڕێکخراوەیی نەکردووایە، یەکێتی ژنان دوو ئەرکی زۆر سەرەکی لەسەر شانە. ڕێکخراوی یەکێتی ژنان ئیشێکیان ئەوەیە یەکێتیانە ئیشەکە لە شاری کەرکووکە بمانەوێ نەمانوێت لە کەرکووکە ئێمە لە دوای کوردبوونەکەمان یەکێتی بوونمانە لە شاری کەرکووکە. زائیدەن کاری ڕێکخراوەیمان کردو، ئەرکی ڕێکخراوەیمان گرتەتە سەرشانمان. دیارە ئەرکی ڕێکخراوەیی کاری ڕێکخراوەیی لە شاری کەرکووکە ئەمە ڕەنگە بەدەم ئاسان بێ، یان کە ئەمان بینن بە ڕووکەش خۆمان ئەگۆڕین و دێین و ئەچین و بەرنامەی تەلەڤیزۆنی ئەکەین، ڕەنگە لای زۆربەمان لای زۆربەی کەس بڵێ
ژنان ئازادە، ژنان ئەتوانێت بۆ خۆی کار بکە، ئەوە نییە هەموو مافێکتان هەیە، ئەوە نییە بەرنامە ئەکەن، ئەوە نییە ئیش و کارەکەن لە ڕێکخراوان لەمانە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە تایبەتمەندیەک یان حاڵەتێکی نائارامی بەسەر هەموو ژنانی کەرکووکەوە هەیە، بەبێ جیاوازی تەنها یەکێتی ژنان نا، هەموو ژنانی شاری کەرکووک بمانوێ نەمانەوێ. تاکو ئێستا وەکوتم چکە ئێمە سەر بە عێراقین، تاکو ئێستا نەمانتوانیوە بڵین ئەو یاسایانی کە سەر بە عێراقا وەکو یاسای هەرێم بێت. ئەوەی کە خۆمان مەبەستمانە کە چۆن هەندێک بڕگەی تایبەت هەیە بۆ ڕێکخراوەکان کە لەسەر دەستی ڕێکخراوەکان بە پێشنیاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە جێبەجێ بووە، ئەتوانن ئێستا بڵین ئیش بە یاسایەک ئەکرێ، ئەتوانین بڵین ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان تایبەتمەندیەکی تریان هەیە. بەڵام لە شاری کەرکووکە تاکو ئێستا ڕێکخراوەکەمە یان ئەو کەیسانە یان ئەو حاڵەتانی کە هەیە، چونکە ئێمە یاساکەمان سەر بە عێراق و خۆشمان بمانوێنەمانەوە بەشێکین لە عێراق، ئەمە ڕەنگە بۆ ئێمە تۆزێک قورستر بێ. بەڵام لەگەڵ هەموو ئەوانە ئێمە توانیمانە جموجوڵی خۆمان هەبێت، ئیشی زۆر باشمان هەبێت. ڕێکخراوی یەکێتی ژنان پێکاتۆ لە 5 بەش، هەر 5 بەشەکە بەرپرسی خۆی هەیە، کاریتیا ئەکا، ئیشی خۆی ئەکا، ئیشەکانی بەرفراوانە بە هاوکاری ئەو لایەنانی کە پێویستە. بۆ نمونە بەشی تەندروستیمان هەیە بە هاوکاری سەحەی کەرکووک ئیشەکە، فەرماگەی تەندروستی کەرکووک ئیشەکە، بە هاوکاری نەخۆشخانەکان ئیشەکە. بەشی کۆمەڵایەتیمان هەیە بە هاوکاری بەشێک لە دادگاکەی بڵێن لەگەڵ پارێزەرانی کەرکووکە ئیشەکەین، بە هاوکاری دادگا ئیشەکەین، بە هاوکاری بەشێک لە ڕێکخراوەکانی ترکە تایبەتن بە ژنان ئیشان لەگەڵەکەین. زائیدەن بەشێک لە کێشەکانی ئێمە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بە هاوکاری بەڕێوەبەرایەتی توندوتیژی و سکرتارێتی یەکێتی ژنان توانیمان ئەو کێشانە ئەو کێشە و گرفتانی کە قورس بۆ لە توانای خۆمانانە بۆ چارەسەرمان کردووە. بەڵام ئێمە ئەتوانین ئێستا باس لەوە بکەین ئەگەر بینەوە سەر یەکێتی بوونی خۆمان و بینەوە سەر ژنانی خۆمان بە عام لە کەرکووکە، ساڵ بە ساڵ خواستەکان زیاترە و ئەرکەکانی زیاترە. بۆ نمونە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کە هاتین دەستمان بە ئیش کرد وەکووا بوو لە دوای 91 بێت. باشە لە دوای 91ەوە عادەتەن ئێستش بۆ نمونە ئەگەر شتێک بڵێ ئەڵێ خۆس 91 نییە یان دوای ڕاپەڕین نییە. لە ساڵی 2023 کە کەرکووک ئازاد بوو، جارێکی کە ئەم خەباتی ژنان و خەباتی مەدەنیە هاتۆتەوە کەرکووک، ئەمەش بە جۆرێکی تر دەستمان بە ئیش کردەوە و توانیومان چۆن ئەڵێ خۆت بسەلمێنی لە شاری کەرکووکە کە تۆ ڕێکخراوێکی ژنانی کە بە ژنانە ئیشەکەی ڕێکخراوێکی مەدەنی ڕێکخراوێکی سەربەخۆی. ئەمە فترەیەکی بەو قۆناغات تێپەڕین هەتاکو ئەتوانم بڵێم 2010 زۆر بەباشی ڕۆی هەموو ئیشەکان لەگەڵ جگەل لەگەڵ ئەو هەموو تەقینەوە و ڕفاندنی ژن و کوشتنی ژن و کێشە و بەرانی کە توش ئەبوو، ئەمە ئەتوانم بڵێم زۆر بەباشی تێپەڕی. بەڵام جارێکی کە ئێمە چی هاتەوە بۆ لامان، چیمان ڕوبەڕووبەوە، شەڕی داعش. باشە جارێکی کە ئەم شەڕی داعشە پاشەکشەی بە ڕێکخراوەکانی ژنان کرد، بە ژنان کرد، جارێکی کە ترسی خستە دڵی ژنانەوە کە ئەمانە بەڕاستی جارێکی کە ئەو ترسیان لابوو کە داعش خۆتان ئەزانن کە چەند بە تیرۆریستانە، کە چەند بە قێزەونانە دەستی بۆ ژن ئەبرد یان دەستی بۆ شەرەفی ژن ئەبرد. ئەمە لێرە ئێمەش لەناو کۆمەلگاکەمانە بە دەرنین لە هەمووی ئەو لایەنانی یان ئەو شوێنانی وەکو ڕۆژئاوا و ڕۆژهەڵات کە تیرۆریستی بەسەر ژنان ناهێنێ. ئێمەشە تا ئێستا ئەوەشمان بیر نەچێت کە حیزبی بەعسیش تاکو ئێستا ترسی حیزبی بەعسیش بەسەر موڵکی ژنانی کەرکووکەوە هەر دیارە. یەکێتی ژنانی کوردستان ناوەندی کەرکووک دەیان و سەدان پرۆژە و چالاکی بۆ ژنانی شارەکە و دەوروبەری جێبەجێ کردووە، وەکو ڕێخستنی فێستیڤاڵ و خول و سیمینار و پێشانگا و گەیاندنی هاوکاری بە ژنان. وەکو لە بواری توندوتیژیە ئێمە کۆڕمان هەبووە بە تایبەتی بۆ هۆشارکردنەوەی ژنان و لە هەمان کاتە پانێڵمان هەبووە لەسەری سیمینارمان هەبووە بۆ هۆشارکردنەوەی ژنان تاوەکو بتوانن لە هەر ئەگەرێکی توندوتیژیە بتوانن بەرگری لە خۆیان بکەن و بتوانن ڕوبڕی ئاستەنگەکان ببنەوە و بتوانن ببنە ژنێک کە بتوانن خۆیان ڕوبڕی ئەو کێشانە ببنەوە بێ ئەوەی کە پێویستیان بە کەسی تر بێت. ئێمە لە ماوەی بەشی پرۆژەی ناوەندی کەرکووک لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵی خول و چالاکیمان کردووە کە خولەکان پێکاتووە لە ماوەی ئەو 4 ساڵەیە ئێمە 40 خولی فێربوونمان کردوێتەوە بۆ یعنی خولەکان لە ماوەی ئەم 4 ساڵەیە 1275 کە سوودمەند بوون بەم شێوەی لای خوارەوە کە لە ساڵی 2022 ئێمە توانیمانە 14 خول بکەینەوە کە ژماری سوودمەکان 655 کە سوودمەند بوون. لە ساڵی 2022 ئێمە 4 خولمان هەبووە زیاتر لە 100 فێرخواست سوودمەند بوون لێ. لە 2023 15 خولمان کردوێتەوە
کە 655 کە سوودمەند بوونە لە ساڵی 2024 ئێمە 7 خولمان کردوەوە زیاتر لە 100 کە سوودمەند بوونە لە ساڵی 2025دا ئێمە 14 خولمان کردوێتەوە 420 کە سوودمەند بوونە لە خولەکانمان کە کوی گشتی ژمارە ئەو فێرخوازانی کە سوودمەند بوونە لە خولەکانی ناوەندی کەرکووک 1275 فێرخواز بوونە. لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمانە هەلیکار بۆ چەند ژنێک بڕەخسێنین ئەوش بە پێدانی مەکینەی دوورمان پێیان تاوەکو بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و ببن بە خاوەنکاری خۆیان و بژێوی ژیانی خۆیانی لەسەر دابین بکەن. خولەکانمان تەنها خولی دوورمان نەبووە، ئێمە خولی دوورمانمان هەبووە، خولی فریاگوزاری سەرەتاییمان هەبووە، خولی کۆمپیوتەرمان هەبووە، خولی ڕاگەیاندنیشمان هەبوو. ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەدا 7 پێشانگامان کردوێتەوە، پێشانگاکانیش پێشانگای کاری دەستی بووە، پێشانگای بەرهەمی خۆماڵی بووە، پێشانگای فۆتۆگرافی بووە، پێشانگای وێنەکێشان بووە لە کردنەوەی فستیڤالێک لە سەر خواردنە کوردەواریەکان لە ناحیەی شوان. دیارەکە ئێمە ئەم خولانەمان کردوێتەوە بە هەماهەنگی بووە لەگەڵ پارێزگاری کەرکووک و لەگەڵ مەڵبەندی دوی ڕێخستنی کەرکووک، لەگەڵ مەڵبەندی هەفتەی ڕۆژئاوای دووبز و مەڵبەندی هەژدەی ڕۆژ هەڵاتی داقوق. کۆڕبەندی لاوانی داقوقیش هاوکارێکی باشمان بووە، ئەوش بە دابینکردنی شوێن بۆمان و بە دابینکردنی کۆمپیوتەر بۆمان لە خولەکانە سوودمان لێ بینیوە. ئێمە تەنها لە ناو شاری کەرکووکە خولەکانمان نەکردوێتەوە، بەڵکو لە ناحیەی شوان، لە قەرەهەنجیر، لە دووبس و لە داقوقیش. ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووک، لەگەڵ نەخۆشخانەی ئازادی، لەگەڵ نەخۆشخانەی ژێرپەنجەی مەمەک، ئەمەش بە پشکنینی پێشوەختە بۆ ژنان کە زیاتر ئێمە زیاتر لە 75 پشکنینمان کردووە. لەو پشکنینانە ئەوانەی کە پێویستیان بە چارەسەر بوو بێ چارەسەریان وەرگرتووە، زیاتر لە 2 کەسیش نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە و نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بوو. ئێمە هاوکاریمان کردووە 65 هاوکاریمان کردووە بۆ کەسی نەخۆش، بۆ ئەو کەسانی خوێندکارن توانای خوێندنیان نییە هاوکاریمان کردووە و بۆ مناڵانی بێباوک کە ئەمەش بە هاوکاری مەکتەب سیاسی بووە. ئەم هاوکاریانە کراون لە هەمان کاتە ئێمە بە پارە و بە شومەک هاوکاری زیان لە کۆتوانی لافاوەکەی چەمچەماڵمان کردووە، لە هەمان کاتە بە هاوکاری دامەزراوەی تەنویە بۆ فریاگوزاری و گەشە پێدان توانیمانە بڕێکی زۆر کەلوپەل و پێداویستی بۆ چەند خوێندنگەیەکی شاری کەرکووک دابین بکەین و سوودمەند بن لێ. ئەم ڕێکخراوە هەوڵی جدی داوە ئەو کێشە کۆمەڵایەتیانە چارەسەر بکات کە ڕوبەڕووی ژنانی شاری کەرکووک بوونەتەوە و دەیان کێشەی چارەسەر کردووە و باوکاری تەندروستی شارەکە پشکنینی تەندروستی پێشوەختەی بۆ دەیان ژن ئەنجام داوە، بە تایبەتی پشکنینی شێرپەنجەی مەمەک. ڕۆژانە چەندها کەیسمان بۆ دێت لە بەشی کۆمەڵایەتی. لەم ساڵەدا بەگشتی 58 کێشەی کۆمەڵایەتیمان هەبووە، 48مان چارەسەر کردووە و دەشی لە بەدواداچووندایە. ئێمە کێشە کۆمەڵایەتیەکانمان ئەتوانین بڵین تەنها کێشەی نێوان هاوسەران نییە. ئێمە کێشەی کۆمەڵایەتیمان بۆ دێت کچی گەنجە، خوێندکارمان بۆ دێت کێشەی کۆمەڵایەتیان هەیە، کێشەی دەرونیان هەیە، هەمانە هەیە. ئەم کێشە دەرونیانش لە تاو خێزانەکانیانە، خێزانەکان پاڵپشتی ئەم کەسە نەبوونە بۆیە کێشەی دەرونیان هەبووە. ئێمە لێرە چارەسەری ئەو کێشانە ئەەکەین. شێوازی چارەسەرکردنەکەشی ئەوەیە ئەگەر نتوانم چارەسەری بکەم بۆ خۆم ڕاوێژ بە لێپرسراوەکەین، بە تایبەت تەنها لێپرسراوی بەشەکەمان، ئەویش ڕاوێژی پێ دەکەین و ئێمە لێرەدا چارەسەری ئەم کێشانە ئەکەین بە شێوەیەک کە بەیەکیان بگەێنینەوە هاوسەرەکان. باشە زۆربەی کێشە هاوسەریەکانیشمان ناپاکیە، ناپاکی نێوان ئەو هاوسەرانە حتمما لایەکیان ناپاکی کردووە. ئێمە لێرە هەوڵەدەین بۆ ئەوی مافی ژنان نەخورێ. زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکانی نێوان هاوسەران ئەو مۆبایلە، بەکارهێنانی ئەنتەرنێت، لە ڕێگەی نامەناردنەوە، لە ڕێگەی تەلەفۆنەوە، لە ڕێگەی کۆمەڵێ بەرنامەجی سۆشیال میدیا، ئەمانە بوونەتە هۆی کێشە لە نێوان هاوسەرەکان. کێشیان بۆ دروست بووە خوێندکاران زیاتر بەهۆی سترێسی خوێندنەوە، بەهۆی سترێسی خوێندنەوە کە سترێسێکی زۆری لەسەر بووە کە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە. باشە خوێندنێکی زۆری لەسەر، ئەرکێکی زۆری لەسرە، ئەبینین ماڵەوەش پشتگیری ناکرێ. ئەو بۆتە هێوەی کێشەیەکی دەرونی بۆ ئەو. ئایا من ماڵەوە لە پشتم نییە؟
سترێسێکی زۆرم لەسرە خوێندنێکی زۆرم لەسرە ئەمە بێتە هۆی کێشەیەکی دەرونی بۆمان ئێمە کچی هەڵاتومان هەیە کچی هەڵاتومان هەبووە خوێندکاریش بووە لێرە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانمان داوە سوپاس بۆخوا هەبووە کەیسەکەمان لێرە بۆ چارەسەر نکراوە کێشەکە بەرزمان کردوتەوە بۆ دادگا ئیتر لەوێ دادگا بۆ خۆی چارەسەری ئەکا پارێزەریشمان هەیە لە ئێستادا پارێزەریشمان هەیە توانیوێتی لە دادگا هەڵ بدات مافی ئەو کەسە بەدەست بهێنێت پیاوانیش هاتوون سکاڵیان لە هاوسەرەکانیان کردووە و بەهۆی ئەوەی گوێڕایەڵی نەبوونەوە هەندێک جار بەهۆی هەڵە تێگەیشتنەوە لە نێوان هاوسەرەکانەوە ئێمە تەنها گوێ لە ژنان ناگرین ئێمە گوێ لە پیاوانیش ئەگرین هەندێک جار پیاوانیش هاتوون گوێمان بۆ گرتوون سکاڵیان هەبووە و هەوڵی چارەسەرکردنیشماندا و چارەسەریش بووە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان هیوای هەڵچنیوە لە گۆڕانکاریەکانی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان برە و گرنگی زیاتر بە ڕێکخراو مەدەنیەکان بدات و بە تایبەتی یەکێتی ژنان لە پێناو خزمەتی زیاتر بە ژنانی کوردستان تاکو ژنان بتوانن زیاتر و زیاتر بە مافەکانیان بگەن و چیتر ڕێگریەکان لە بەردەمیان نەمێنن یەکێتی نیشتیمانی کوردستانیش بیری لەوە کردوتەوە کە هەوڵ بدا ڕێکخراوەکان بڵێن وەکو یەکێتی ژنانە وەکو ڕێکخراوە دیموکراتیەکانە وەکو هەموو ئەو ڕێکخراوانی کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن بەدەرنین لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نوێبوونەوەیان بۆ ڕێخستنەوەیان هیوادارین لە 8 مارسی ئەم ساڵە زەنگی دڵخۆشکەری ئەومان پێ بدەن کەوا بەجددی ئەو گۆڕانکاریانی کە ئەکرێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ناو ڕێکخراوەکانە وا بێت وەزعی ژنان وەزعی کەرکووک زۆر بەرەو باشتر بڕوا کە ئێمە یعنی ئەوەندە بەرەو باشی بڕوا ئەو باشیە بێت کە ئێمە چاوەڕوانمانە کرد چونکە بەڕاستی خەباتی چەند ساڵی ئێمە بۆ باشکردنی ڕۆژی ژنان بووە بۆ ئەوە نەبووە تەنها خەباتێک بکەیت تەنها خۆ بەخۆی خۆبێ ئەو خەباتەمان بۆ ئەوە کردووە پێداگری بووە لەوەی کەواتۆ ڕۆژی ژنانی کەرکووک باشکەی مافەکانی ژنانی کەرکووک جێبەجێ بکەی زیاتر ئەو ئیشانە بێت کە تایبەتە لە ناو کۆمەلگاکەمانە بە تایبەتی 8 مارس بۆ نوێکردنەوەی پابەندبوون بە پشتگیری مافەکانی ژن و بەهێزکردنی ڕۆڵی لە کۆمەلگادا گرنگە چونکە ژن هاوبەشێکی سەرەکیە لە گەشەپێدان و دروستکردنی داهاتوو بەهێزکردنی ژن بنچینەیەکە بۆ دادپەروەری و ئارامی و پێشکەوتنی هەر کۆمەلگایە